هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. دکتۆر هەڵگوڕ ساڵح جافم لە وەرزێکی نوێی بەرنامەکە بە زانیاری نوێ و با شێوازی نوێ لە دووەمین وەرزی چارەیە دێمە خزمەتان. ئەم وەرزەی چارە پاش سەرکەوتنی یەکەم وەرز و پەخشکردنی 24 بەرنامەی سەرکەوتوو دەستگای میدیای کورسات بڕیاریدا کە بەرنامەی چارە بەردەوام بێت لە پەخشکردن. وەک هەمیشە هەموو یەکشەمەیە کاتژمێر 7 ئێوارە لە خزمەتتانە بۆ باسکردن لە گرنگترین زانیارە پزیشکیەکان بە زۆرترین زانیاری و بە بەرزترین تەکنیک و بە ئاسانترین شێواز. زانیاریە کە لە ئاستی چاوەڕوانەکانی ئێوەدا بێ و خزمەت بە ژیانی ڕۆژانەتان بکە. ئەم وەرزەی چارەکە دەستپێیەکە یەکەم زەمبیلەی تایبەتە بێ بە شێرپەنجە. ئەو نەخۆشیەی بڕێکی زۆر لە ئێوە ناوێرن ناویشی بێنن. هەنێکتان بە نەخۆشیە ترسناکەکە و هەنێکتان بە نەخۆشیە پیسەکە و هەنێکتان بە دەردە پیسەکە ناوێ بن. بەڵام شێرپەنجە نەترسناکە، نەپیسە، نەدەردە، نەخۆشیەکە وەک دەیان و سەدا نەخۆشیتر. ئەگەر ئێمە لە شێرپەنجە تێبگەین دەتوانین هەوڵ بدەین بۆ ڕێگەگرتن لە زۆربوونی ژماری شێرپەنجە لە داهاتووە. خۆ ئەگەری شێرپەنجە ڕوویدا لە خۆمان یان لە کەسێکی نزیشی خێزانەکەمانە دەتوانین بە زانیاری بە زانستی دروست هەڵبکەین لەگەڵیدا، نەک خۆمانی لێفشارینەوە و خەڵکی لێفشارینەوە. لە ماوەی ڕابردوودا دوو کۆنفرانسی زانستی لە شاری سلێمانی ئەنجامدرا کە یەکێکیان بریتی بوو لە سێهەمین کۆنفرانسی زانستی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و ئەوی تریشیان بریتی بوو لە یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ پزیشکی تایبەت بە پێست و شێرپەنجە و خواردن. ئەوەی یەکەمیان هی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بوو، ئەوەی دووەمیان هی زانکۆی کۆمار بوو کە هەردووچیان بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەنجامدرا و منیش وەک پزیشکێک و وەک پێشکەشکارێکی تەلەڤیزیۆنی و میدیاکارێکی تەندروستی لە هەردووچیانە ئامادەیم هەبوو. لە هەردوو کۆنفرانسەکە یەکێک لەو بابەتانی کە زۆر جێگەی سەرنج بوو ئێمە بریتی بوو لە دەرەنجامی توێژینەوەیە کە ئێستا لە بەردەستی منایە کە 8 ساڵ داتا کۆکراوەتەوە لەلایەن سێ توێژەر بەناوەکانی دکتۆر نەجمەدین، دکتۆر هاژە و دکتۆر دانا لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی. دەرەنجامی ئەم توێژینەوەیە کە کۆکردنەوەی داتاکان بووە لە ساڵی 2006 تاوەکو ساڵی 2014 لە نەخۆشخانەی هیوا و سەرجەم نەخۆشخانە فێرکاریەکانی شاری سلێمانی و ئەو شوێنەی تر کە داتای تێدا تۆمار دەکرێت ئەوە دەرکەوتووە کە ڕوودانی شێرپەنجە لە شاری سلێمانی ساڵ بە ساڵ لە هەڵکشانایە. بەپێی دەرەنجامی ئەم توێژینەوەیە کە لە گۆڤارە زانستیەکانە بڵاوکراوەتەوە لە ساڵی 2006 لە 100,000 کەس 38 کەس دەستنیشان کراون بە شێرپەنجە. ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە لە هەڵکشانایە تاوەکو لە ساڵی 2014 دەگاتە 61 کەس. بە مانایەکی تر لە ماوەی 8 ساڵدا ژمارەی توشبووان یان ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە 161 زیادی کردووە و بەردەوام لە هەڵکشانایە بۆ لەبەر ئەوەی کە خزمەتگوزاری تەندروستی باشترە، خەڵک لە شاری سلێمانی زیاتر ئاگای لە تەندروستی خۆیەتی و دامەزراوە تەندروستەکانی شاری سلێمانی و نەخۆشخانەی هیوا بە نمونە خزمەتگوزارێکی تەندروستی بێوێنە و فری پێشکەشی هاوڵاتیانەکە. شێرپەنجە چییە؟ بۆچی تووشێ بین؟ کە توش بووین چۆن لەگەڵیا هەڵبکەین لەم زەمبیلەی چارە بۆتان باسەکەین و تاوتوێیەکەین وچانێکی کورتەکەین و ئەگەڕێینەوە خزمەتان. جاران دەمان پرسی چۆن کوورەی هەنگ بەو بچووکیەوە ئەو هەموو هەنگە دەگرێت؟ ئێرە ڕێک وایە، ئێرە خەستەخانەی هیوایە. ئەمە ئەو پارچە شێعرەیە کە یەکێک لە چارەخوازان کە لەوانەیە چارەخواز بووێ بەناوی بەختیارەوە پێشکەش بە نەخۆشخانەی هیوای کردووە. جا لەو شوێنە بچووکەیە کە وەک کوڕی هەنگ گەورەیە و ژمارەیەکی زۆری خەڵک کارەکە، ئەو توێژینەوانی کە لە سەرەتای بەرنامەکەەوە ئێوە بینەری داتا و ڕێکۆردەکانی بوون کۆمەڵێک توێژینەی زانستی کراوە. لێرە لە ساڵی 2006 تاکو ساڵی 2014 داتاکانیان لێگاوەتەوە کە سێ توێژەر ئەم کاران ئەنجام داوە کە بریتین لە دکتۆر نەجمەدین خۆشنا و دکتۆر هاژە و دکتۆر دانا عەبدوڵڵا.
جابۆی کە باس لە تاوتوێی ئەو ژمارە بکەین کە لە بەردامە ئەینن لەگەڵ دکتۆر نەجمەدین خۆشناوە دوین کە بە سپاسەوە لێرە میوانە لەگەڵمان. دکتۆر داتاکانی ئەوەی دەرخستووە کە من ئێستاگەر بە خێرایی بووی بگەڕێمەوە لە ساڵی 2006 کە ئێوە داتاکانشی تەڵەکەن لەمەوەی ئەو 8 ساڵەیە بۆ هەر 100,000 کەسێک 38 کەس توش بووی شێرپەنجە بووە لە کاتێکە تاکۆگەیتە ساڵی 2014 بەردەوام ئەو ئاڕاستێ لە هەڵکشانە ئەو تیرە لە هەڵکشانەیە کە وای لێ لە ساڵی 2014 بێ بە 61 کەس کە هەر بە پێی توژینەوەکە و بە پێی لەگانەوەکەی خۆتان لە سا 61 ڕێژەی توژون بە شێرپەنجە زیایی کردووە. بۆچی ئەم ژمارەیە لە توشبووان بە شێرپەنجە ڕوو لە زیابوونە؟ ڕاستە خۆی شێرپەنجە وەکو نەخۆشیێکی لە سەرتاسەری جیهانە بەرەو زیادبوو نەچێت و هەر نەک لە سلێمانی یاخۆ لە عێراق یاخۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەرتاسەری جیهانە شێرپەنجە بەرەو هەڵکشانەچێت. یەکێکی لە هۆکارەکان ئەوەیە کە زووتر دەست تەشخیصەکرێ زووتر دەست نیشانەکرێ خەڵک هۆشیاری زیاترە ئەگەر شتێکی بینی لە جستەی خۆیان یاخۆت هەر ناڕێکێکی بینی لە تەندروستی خۆیان ئەچێ بەدەمیەوە ئەچێ فەحسەکە و دەرەچێت کە نەخۆشی شێرپەنجەی دەرەکرد. ئەمەی لە هۆکارەکان هۆکاری دووەم وەکوتم لەبەرەوەی لە سەتاسەری جیهان هەڵکشانێک هەیە لە ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ئێمەش بەدەرنین لەو هەڵکشانە. خاڵێکی تر پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی لە سەتاسەری جیهانە هۆکارێکە کە بۆ هەڵکشانە و هۆکاری کەسیش هەیە کە بڵین پەیوەندی بە تەندروستی کەسەکە خۆیەوە هەیە بۆ نمونە هەنی ئەو خوانەی کە بڵین مرۆڤێتی بۆ نمونە جگەرە خواردن و مەشروب خواردن و زیادبوونی کێشی لە شو وەرزش نەکردن و ئەمانە هەمووی کۆمەڵهەیەکارە هۆکارێکە لەگەڵ هۆکاری بۆ ماوەی لەگەڵ هۆکاری ژینگەی بێکەوە ئەمە هەمووی بێکەوە حەلقەیە دروستەکە کە ئەبێت هۆی زیادبوونی نەخۆشی شێرپەنجە. ئێمە بەدڵنیاییەوە نازانین بۆچی ئەو هەموو ژمارەیە زیای کردووە ئەو ڕێژەی تۆمارکردنە زیایی بۆ ئایا ڕەبتی بەوەیە کە خەڵک خۆی وریایە و بڵێن تەندروستی بواری تەندروستی لە سلێمانیە زۆر پێشکەوتوتر لە مشارەکانی عێراق ئەمە هۆکارێکە بۆی کە زیاتر ژمارەکان دەستنیشانەکرێن نەخۆشەکان زووتر تەشخیصەکرێەوە لە قۆناغێکی زۆر بیدایە تەشخیصەکرێ ئەبێ ژمارەکان زیە ئەکات ئەمە یەکێک لە هۆکارەکان. باش جا منەمە سەرنجی بینەرەکان بۆ ڕابکێشم سەرباری زیابوونی ژمارەی توشوان بە شێرپەنجە لە شاری سلێمانی کە توێژینەوەکەی جەنابی دکتۆر نەجمەدین و هاوڕەکانی وی دەرخستووەکە دوا داتێ بڵاوکراوان لە ساڵی 2014 بە تێکڕە لە 100,000 کەس 61 کەسمان هەیە لە شاری سلێمانی کە تووشی شێرپەنجە بوون کە بەردەوام هەڵکشانە بەڵام هێشتا لە عێراق کەمترەکە عێراق ساڵانە 68 کەسی هەیە لە 100,000 کەس 68 کەسی هەیە لە ئەردەن کەمترەکە 113 کەسە و نیوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە 143 کەسە. دکتۆر نەجمەدین هەلو داتانەی وایە ئەوەن دەرکەوتۆ کە لە شاری سلێمانی ژماری کچان زیاترە لە ژماری کوڕان بەڵام بە توشبوون بە شێرپەنجە ژماری کوڕان زیاتر لە ژماری کچان بێبەختی نێمەی پیاو. هۆکارەکە ئیتر ئایا بەهۆی ئەوەی کە ڕەبتی بە پیاو زیاتر کۆنتاکتی لەگەڵ ئەو مادە زیان بەخشانە هەیە کە تووشی شێرپەنجێکە بۆ نمونە ڕێژەی جگەرە خواردن لەناو ئافرەتانە کەمترە لە وڵاتی ئێمە لە پارێزگای سلێمانی لە چاو ڕۆژهەڵاتی ناوەڕاست واروە بڵین مەشروب خواردنەوە و دەرمانە کحولەکان کەمترە و دەرمانە زیان بەخشەکانی تر کە ئینسان پێی تووشی ئەدیکشنە بێ زیاتر لەوانەیە لە پیاوە زیاتر بێ لە ئافرەتانە کەمترە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئەتوانین بڵین بۆچی پیاوان زیاتر تووشی شێرپەنجە بن چکە بۆ شێرپەنجەی سەکان بۆ نمونە شێرپەنجەی دەم و قوڕب و سووریان چووگەدا شێرپەنجەی میزڵدان ینی زۆربەی زۆری نەخۆشەکان جگەرە خۆرن کە تووشی نەخۆشیاڵن بەڵام زۆر جار نەخۆش پرسیاریەوەشەکە ئەڵێ خۆ من جگەرە خۆریش نیم و تووشی نەخۆش شێرپەنجەی سەکان بوون بەڵێ ڕاستە ئێمە ئەڵێن بەڵام ئەوە لە ڕووی زانستیەوە وازەم لە دەنەخۆشی شێرپەنجەی سیەکان نویان هیچ گەرە کێشانەیەکێکیان کە هۆکاری بۆ ماوەیی و هۆکارەکانی ترە. بەڵێ ڕاستەکەواتە حتا ئەو جۆرانی کە هیچ عیلاقەیەکی بە جگەرەوە نییە هێشتا هەر لە جگەرە خۆرە زیاترە بەکەواتە جگەرە خواردنی چەکە لە هۆکارەکان و لە سا 22 هەموو جۆرەکانی شێرپەنجە ڕێگایەکی گەڕێتەوە بۆ تۆباکەوە بۆ جگەرە و مشتەقاتەکانی. باشە هەر لەم توێژنەوە ئێوە دەرکەوتووەکە لە هەموو هەشت نەخۆشێکی دەستنیشانکراوە بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان بڵێن لە شاری سلێمانی ساڵانێکی چیان نەمرێ. بەڵێ ئەم ژمارانە چۆنە گە براوردیکەین بە وڵاتان مەسەڵەن لە وڵاتان خەڵک کەمترە مرێە لێرە خەڵک کەمترە مرێت تا لە وڵاتان لەوانی کە توشبوون بە شێرپەنجە بەستم لە ئەوانی کە توشبووی شێرپەنجەن چاوەڕوانی ژیانیان چۆن هەی وڵاتیمە بەراورد بە وڵاتانی دەرەوە. بەڵێ ئەگەر لەو لە گشتگیرتر بین دەست پێ بکەین لەو خاڵەوە لە سەتاسەری جیهانە ئەگەر بڵین بۆ نمونە 10 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بێت لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە وڵاتێکی چەند پێشکەوتووە لە ڕووی تەندروستیەوە بە جۆری داتای خوان و WHO
4 بۆ 5 کەسیان ئەمرێ لە ساڵەکە بۆ نمونەواتە ئەگەر بڵین 10 کەس توش بێت 4 5یان بەهۆی نەخۆشی شێرپەنجە ژیانە بەڵام لە شاری سلێمانی خۆشبەختانە ئەوەی کە ئێمە بینیمانە و ناونووس کراوە یعنی لە ساڵی 2006 بۆ 2014 ڕێژەی مردن نزیکەی لە 12.5 بووە واتە ئەگەر لە 8,000ەکە ئەگەر لە 8 کەسێکایشیان بۆی شێرپەنجە ژیانیەوە کە ناونووس کراونە نەخۆشخانەی هیوا ئەم ڕێژێتە ئیچیدم زیاترە چکە بۆ لەوانەیە خەڵەکە لە دەرەوەی نەخۆشخانەی هیوا ژیانی یابێ و چۆتە محکەمە و شاهدی بردووە و شادی فاتی دروست کردو لەوانەیە نەهات بێتەوە نەگەڕابێتەوە بۆ نەخۆشخانەی هیوا نەخۆشی وایە ژیانی ئەمە پێمان نەزانیەوە واتە ناونووس نەکراوە بۆیە ئەم ڕێژەیە کە ئێمە ئەڵین لە وڵاتانی دەرەوە ئەگەر بێت و لە 10 کەسا 5 کەس ژیانی یابێ لای ئێمە 1 کەس لە 8 کەسا ژیانیاوە ئەوە ناگەنێکە بڵین خەڵک کەمتر مردووە بۆی شێرپەنجە لە شاری سلێمانیە بەڵام لە هەمان کاتیشا دڵخۆشکەرە بۆی کە هێشتا کەمترە چکە ئەگەر بێت و ئەگەر 1 کەس لە نەخۆشخانەی هیوا ناونووس کرابێ ژیانیابێ بڵین وادانین بە فەڕەزیە 3 کەسێتی لە دەرەوە ژیانیابێ کەواتە نزیکەی 4 لە 8 یاخۆت ڕێژەکە هەر چۆنێک بێت کەمترێ بێت لەو ڕێژەیە کە لە دەرەوە لە وڵاتان ژیانیابێ بەگشتی داتاکانی ئێوە ئەوەی کە لە بەردەستایە ئەوەی کە تۆمارە باواز لە فەرزیات و لە گریمان و لەوانە هەمووانی بە پێی داتاکان ئەوەی کە لە بەردەستایە ئەوانی کە تووشی شێرپەنجە بن لە وڵاتی ئێمە لە شاری سلێمانی کەمتر دەمرن بەراورد بە وڵاتانی پێشکەوتوو دروستە ئەوەی کە ئەو داتای کە ناونووس کراوە کە هەیە کەمتر بینیوانە وەکەوەی کە ئەو ڕێژەی کە لە وڵاتانی ترە بەرچاو جا بۆ بە ئاگابوون لە نەخۆشانی شێرپەنجە ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە دەبن 3 شت زۆر گرنگە 1 نەشتەرکاری 2 چارەسەری کیمیایی هۆرمۆنی 3 چارەسەری تیشکی هەر یەک لەوانە با جاجا باسەکەین بەڵام ئێستا چەند ساتێک ئەوەستین دەچین بۆ لای بەڕێز پرۆفیسۆر دکتۆر تاهیر عەبدوڵڵا هەورامیکە پسپۆری نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری کۆندامی هەر سوچگەرە و لە هەمان کاتە مامۆستای زانکۆی سلێمانی و پێشتریش وەزیری تەندروستی بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان. خۆی ئێستا پرۆسی چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە لە هەموو کوردستانە تازەگەریەکی زۆر باشی بەسەرا هاتووە بۆ ئەوەش هیچ کەسێک بۆی نییە خۆی بەتەنها بڕیاری شوێنێتی چارەسەرەکە بدات دوای ئەوەی نەخۆشیەکە دەستنیشان نەکرێ ئەشێ بۆ لیژنەیەکی پسپۆڕی کە پێوتێ MDT یعنی لە هەموو پسپۆڕیەکان وەکو نەشتەرگەری وەکو نەخۆشی دەرمانی شێرپەنجە وەکو نەخۆشیەکان و دکتۆری تیشک هەموو لەوێ کۆبنەوە بە پێی ڕێنماییە جیهانیەکانی چارەسەری شێرپەنجە بڕیاری چارەسەری نەخۆشەکە ئەدرێ و ئەو نەشتەرگاریانەی کە پێویستە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە کە بکرێت لە هەموو عالەما چۆن نەکرێت لە کوردستانە ئەگەر وەکو ئەوان نەکرێتەوە باشتر ئەکرێت و هەم لە هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانە ئەو شارەسارانە بە باشی ئەکرێت بەڵام خۆی یەک شت هەیە کە نەخۆش ئەبێ بیزانێ و ئەبێ هەموو کەسێک بزانێت کە چاکبوونەوەی ئینسان بەدەست خوایە و مەسئولیەتی قانونی پزیشکیش چاککردنەوەی نەخۆشەکە نییە خواش نەخۆش چاکەکاتەوە دکتۆر تەنها یارمەتی دەرێکە بۆ ئەوەی لە ئازار و مەینەتیەکانی نەخۆشەکە کەم بکاتەوە بتوانێت چۆنیەتی ئەو ژیانەی کە نەخۆشەکە ئیباتە سەر گۆڕانکاریەکی بەسەرا بێت ئەگەر نەزیفی هەبێ نەزیفەکە بوەستێنێ ئەگەر بێت و گرەیەکی هەبێ گرەکەی بۆ لابا ئەگەر ڕیخۆڵی گیرابێ ڕیخۆڵی بۆ بەربا ئەگەر لە شوێنەکە بوو بێ بە برینەکەی بۆ لابا بۆەوەی هیچ دەبێ بەلابرنی برینەکە و بەلابرنی گیرانی ڕیخۆڵەکە و بەلابردنی خوێن بەربوونەکە و بەلابردی مەسەلەن کۆکە و ئازار و کەمکردنەوەی ئەمانە چۆنیەتی ژیانی نەخۆشەکە باشتر بێتەوە بتوانێت ژیانی خۆی بەسەر بەرێ و هۆی ئەو نەخۆشانی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە هۆی مردنەکانیان لە 180 زیاتریشیان نەخۆشی شێرپەنجەکەنیە بگرە بەهۆی ترەوە ئەمرێ وەکو جەڵتەی دڵ وەکو سەکتەی مێشک وەکو سەکتەی سیەکان بەم شتانە زیاتر ئەمرێت تا بە نەخۆشیەکە زیاتر بمرێ بە حادیسەش بازەژارێک نەخۆشەکە نەخۆشی شێرپەنجەیە بەڵام بە حادیسەیەکی تر ئەمرێت ئەمە خۆی بە کورتی نەخۆشی شێرپەنجەیە
لە هەموو عالەما خۆی ئێستا لە ئەمریکا کە وڵاتێکی زۆر پێشکەوتووە ئەگەر سێ کەس لە بازار بێنی لەو سێ کەسە یەکێکیان تووشی شێرپەنجە ئەبێت ینی شێرپەنجە لە هەموو عالەمایە کە زیادی کردووە نەک تەنها لە کوردستانە ئەویش زۆر سەبەبی هەیە کە ئێستا دۆزراوەتەوە لەوانەیە وەخت و خۆشی ئەمانە هەبوو بێت بەڵام لەبەر ئەوەی وەسائلی تەشخیصی نەبووە کە خەڵک نەیتوانیوە بە دەستنیشانی نەخۆشیەکان زوو بکات لەبەرەوە خۆی ئێستا لە هەموو عالەما حەوت نیشانە هەیە بۆ نیشانەی شێرپەنجە گەر هەر کەسێک هەستی بەم یەکێ لەو حوتە کرد یعنی ئەبێ سەردانی پزیشکی بکە بۆی بزانێ کە شێرپەنجە هەیە یانە یەکێ لەوانە ئەگەر لە ماوەی 6 مانگە زیاتر لە 10 کیلۆی کەم کرد بەو مەرجەی کە ڕەجیمی نەکرد بێت و خۆی هەوڵی کەمکردنەوەی وەزنی لەشی نابێت و هەمیان لە هەر شوێنێکی نایەتیادیەوە خوێن هاتە دەرەوە سێهەمیان ئەگەر هات و خاڵەیەک یا نیشانەیەکی هەبوو خورانی تیا دروست بوو یا حەجمەکەی زیاد کرد یا کۆکەیەکی زۆری هەبوو یا سکشون و جیهازیە سۆمانە گۆڕانکاری بەسەر هات وەکو قەبزی وەکو ئیسهالی زۆر سک دەرچوون یا سک دەرنەچوون تقریبا یا هەر گرەیەک لە هەر شوێنێکی لە شابێ ئەبێ حیسابی بۆ ئەوە بکەیت کە ئەمە ئەم نەخۆشە احتیمال لە نەخۆشی شێرپەنجەی هەبێ تۆ خۆی لە ئەساسە هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە بەڵام بە پێی دەرەجەکانی گۆڕێ ئەگەر نەخۆشێکی شێرپەنجە لە دەرەجە یەکات تەشخیص بکرێت لە 5 لەوانەیە هەتا هیچ کێشەیەکی نەمێنێ ئەگەر چاک بکرێتەوە بەڵام لە ئەگەر دەرەجە 4 بوو تابان ڕێژەی چاکبوونەوەی زۆر کەمترە بێتەوە و تێشوونەکەی بۆ عیلاجەکەی زۆرتر ئەبێت مەینەتەکانی زۆرتر ئەبێت هەتا زووتر بڕوە بۆ چارەسەر نەخۆشێک بۆ ئەوی هەرچی نەخۆشێک هەبێ زیاتر ئیسیفادە ئەکات و زووتری شاگە بێتەوە و لە هەموو ڕوویەکەوە قازانجی نەخۆشەکە ئەبێت. جا هەر داتاکانی ئەم توێژەرەوانە لە شاری سلێمانی ئەوەی دەرخستووە کە وەکوتمان لە 2006 تاکو 2010 لە سا 12 لە 100 کەسی توش بوو بە شێرپەنجە تەنها 12 مردوون بەڵام لە ساڵی 2014 بۆ 2019 واتە لەم 5 ساڵی کۆتاییە خۆشبەختانە ئەگەرچی بەداخەوە ژماری توشوان بە شێرپەنجە لە هەڵکشانایە بەڵام ژماری مردن بە شێرپەنجە لە دابەزینایە داتاکەی ئەوەی دەرخستووە لە بین 2014 بۆ 2019 لە 100 کەسی توش بوو بە شێرپەنجە تەنها 10 مردوون ڕاست لە پێشترە 12 بۆ ئێستا 12 بۆ 10 ئەمە هۆکارەکەی چی خەڵک پارێزاترەوە چرە دەرەوە عیلاجەکە کە ئێوە لە خەستەخانی هیواکاری باشترەکەن بەدڵنیاییەوە هینی خۆمانە بۆچی لەبەرەوەی خۆی ئێمە داتاکە لەوچە بەورتر دوای باسی کەیت و پیشان هاوڵاتیانی بێ ئێمە تاکە هۆکاری سەرەکی کە بەهۆی هەوکردنی بڵین ئیلتیهاباتەوە بوو نەخۆشەکانمان گیانی و تایبەتی نەخۆشەکانی کە توش شێرپەنجەی خوێنە بوون ئێمە بڵین ژووری عەزلمان نەبوو شوێنی باشمان نەبوو بەڵام الحەمدوللا یعنی خەستەخانەکە هەر لەناو خۆیە گەورە بووە چەندین زۆر بەشی تابێت تیاکراوەوە نەخۆشخانە زەرعی تیاکراوەوە ئێمە چارەسەر بە تیشکمانەیە لە نەخۆشخانی ژیانەوە ئەمانە هەمووی وای کردووە کە خزمەتگوزاری تەندروستی زیاتر بێت جاران ئێمە تقریبا لەوانەیە 100 کارمەندمان هەبوو بە ئێستا زیاد لە 500 کارمەندمانەیە خۆ بە خشمان زۆرە ئەمانە هەمووی وای کردووە کە خزمەتگوزاری تەندروستی زیاتر بێت هەم لە کوانتیتی هەم لە کواڵیتی واتە هەم لە ژمارە هەم لە نەوعەتی چارەسەرکردن و خزمەتکردنەکە باشتر بوو ئەمانە هۆکارن بۆی کە ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ناتوانانی ڕێگری بکرێ بە شێوێکی بەرچاو بەڵام دوای لەوس باسیکەین چۆن بتوانین خۆمان پارێزین باش بەڵام ئەو ڕێژەی کە دروست کە هەیە ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە هەڵکشاوە بەڵام ڕێژەی مردن کەم بۆتەوە کاتە خزمەتگوزاری تەندروستی باشتر بووە جا جگەلەوەی کە خۆشبەختانە بە پێی ئەو داتانی کە لەبەردەستایە ژماری مردن بە شێرپەنجە لە کەمبوونەوەیە وەک دکتۆر ئاماژەی پێدالاوانەیە هەندێک کەسە بێ کە شێرپەنجە بوو لە دەروی نەخۆشخانە مرد بێ بەڵام ئەوە لە ڕووی زانستیەوە ئێمە تەنها کارمان بەو داتانەیە کە بەردەستە بەڵام ئەمەی کە لێرە لە بەردەستی منایە لە دنیاە بۆ نمونە کۆمەڵی ئەمریکی بۆ شێرپەنجە داتاکانیان ئەوەی نیشانداوە کە لە وڵاتانی پێشکەوتووی دنیاە 3 شێرپەنجەی بکوش بریتین لە شێرپەنجەی سی شێرپەنجەی گەدە و شێرپەنجەی جگەر
کەچی لە کوردستانە شێرپەنجەکانی کە خەڵک دەکوژێت یان کلامووی بڵاوترە بریتی لە شێرپەنجەی مەم کچیەکان و لیوکیمیا یان بڵێ شێرپەنجەکانی خوێن لیمفۆما دکتۆر نەجمەنی تۆ جگەلەوەی کەم ریسێرچەت کردووە توێژنێت کردو پسپۆر نەخۆشەکانی خوێن و شێرپەنجەشیت بۆچی لە سلێمانی و لە کوردستانە بەگشتی شێرپەنجەی خوێن زیاتر لە شێرپەنجەی ڕەقەشانەکان بەراورد بە وڵاتانی تری دنیا بەڵێ یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە باسمان کرد کە لە سا 22 هەموو شێرپەنجەکان لە 8 ساڵی یەکەمە شێرپەنجەی خوێن بۆ لە 5 ساڵی ئاخیرە لە سا 24 واتە لە هەر چوار کەسێکا کەسێکیان شێرپەنجەی خوێن بکە ئەمە بڵێن شێرپەنجەی خوێن هەموو شێرپەنجەکانی تری خوێن زۆرە بەڵام یەک ناومان ناو شێرپەنجەی خوێن هۆکارەکەی بۆ چیە گەڕینەوە ئێمە ڕاستەکەی ناتوانین بە تەواوەتی بزانین بۆچی وایە بەڵام ئێمە شەو جێگەی پرسیارە بۆچی شێرپەنجەی خوێن لە عێراقا زیاد ئارەبتی بە ئەوەیە کە ئەو هەموو شەڕ و وێرانکاریانێک کە بووە لە شەڕی بڵین کەندا و شەڕەکانی تری وێرانکاری بەسەر کوردستان و چینیا بارانکردن و ئەمە هۆکاری هەیە کە بۆچی ڕێژی شێرپەنجەی خوێن لەم کوردستانی ئێمە زۆرە ئیتر ئەو پێویستی بە توێژینەوەتر هەیە پێویستی بە داتایتر هەیە بۆی بزانین ئایا هۆکاری ئەم زیادبوونی شێرپەنجە ڕێژەیە لە چاو شێرپەنجەکانی تراسیە پێویستی بە توێژینەوە هەیە یەکێک لە هەواڵە دڵخۆشکەرەکان دەربارەی ئەمە ئەوەیە کە لەبەرەوەی کە ئێمە هەندێک شێرپەنجەی پەیوەندیدار بە کۆندانی زاوزێەوە کە لەگەڵ بەرکەوتنە سێکسەکان و سێکسکردنی دەرەوەی ماڵە زۆر دەبێت لە سلێمانی زۆر کەمە لەبەرەوەی کە خەڵک لێرە ئاگای لە ژیانی خێزانیەتی و پەیوەندی ئەخلاقی کۆمەڵایەتەکانی باشن کە ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە جا دووهەم گەورەترین سنتەری چارەسەرکردنی شێرپەنجە لە شاری عێراقا لە شاری سلێمانیە کە ناوی نەخۆشخانەی هیوایە ئەمە خزمەتگوزاری زۆر پێشکەش بە نەخۆشانی خوێن و بە هەموو جۆرەکانی شێرپەنجە دەکات. لێرە ئەمە پێشاوکو دەستپێکی قسەکانمان باسێکی سەرچاودارەکانی نەخۆشخانەی هیوا کەم و نەخۆشخانەیەکی شێرپەنجەیی ئەماژە بە من پێشاوی کە ئێمە کو دامەزراوەکی تەندروستی فەرمی کە سەر بە بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی و زایدەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کەمە سەرچاوەیەکی فەرمی یەکەمانە کەواتە سەرچاوەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرچاوی بەشی یەکەمی سەرچاوی دارایەکەمانە بەشی دووهەمی کەمیش خۆشبەختانە لەلایەن وەکو یەکێک لە کارە سەرکەوتوەکانی پەرلەمانی کوردستان کە ئەویش بریتی بوو لە ڕێخستنی سنووقی شێرپەنجە بە پێی یاسا کە بەشێک لە داهاتی دەرامەت و باجەکانی حکوومەتی هەرێم تەرخان کراوە بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە کە ئەمیش بەشێکی سەرەکی و بەشی دووهەمی نەخۆشخانەکەمانە وەکو نەخۆشخانەیەکی شێرپەنجەیی لەگەڵ ئەمەشە سێهم بەشیان بریتیە لە بەشێکی گرنگ کە ئیش ئەو مرۆڤ دۆستانەیە کە لە ناو شارەکەمانە هەن کە هەر توانای خوان هەرێکەوە پێی توانای خۆی یارمەتی حکوومەتی یارمەتی نەخۆشخانەکەمانیەوە لە ڕێبەپێی ڕێکارە یاساییەکان. سەبارەت بۆ قەیرانی کە چەند ساڵی پێشووە کە ناوچەکەمان بە تایبەتی هەرێمی کوردستانی پیا تێپەڕ بوو بە پشتبەستن بەو سەرچاودارانی کە باسمان کرد لەمە پێش خۆشبەختانە توانیمان نەک ئاستی خزمەتگوزاریەکانمان دانەگرین و دەرگاکانمان بەڕووی هاوڵاتیەکانمان بەڵکو توانیمان چەند بەشێک کە زیاد بکەین چەند چالاکیەکی کە بۆ نەخۆشخانەکەمان زیاد بکەین کە ئەمە خۆشبەختانە وای کرد ئاسی نەخۆشخانەکەمان بگاتە ئاسێکی بەرزتر و خزمەتگوزاری پێشکەشکرا و بە نەخۆشەکانی شێرپەنجە بەرفراونتر بێت و چەمکی خزمەتگوزارەکان بگاتە ئاسێکی کە و بە هیواداریشین نوێترین هەنگاومانە ئەوەیە کە چەند هۆڵێکی نەشتەرگەری بە یەکێکی چاودێری وردەوە کە ئینشاڵڵا کۆتایی ئەم ساڵە بە هاوکاری بەڕێبەرایەتی و وەزارەتی تەندروستی و سنووقی شێرپەنجە و مرۆڤ دۆستەکانی شارەکەمان توانین ئەیش بکەین بۆی کە چەمکی خزمەتگوزاریەکانمان زیاتر بێت. لێرە ئەگەڕێمەوە سەر ئەو خزمەتگوزاریانی کە لە نەخۆشخانەی هیوا وەکو نەخۆشخانەیەکی شێرپەنجەیی پێشکەشی هاوڵاتیانمان نەکرێت ئەبێ لە پێشە بزانین کە بەرەنگاربوونەوەی شێرپەنجە لە دوو چەمکی سەرەکیە بێ یەکەمیان لە خۆ پاراستنە کەمەش لەگەڵ بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستیە ئێستا لە ئامانگێکمان هەیە کە بتوانین چەند هەنگایەک بنێن بۆی کە ئەو پرۆگرامانی کە بۆ دۆزینەی پێشوەختی شێرپەنجە هەیە بتوانین بیخینە سەرڕێ هیواداری کە بتوانین لە کۆتایی ئەم ساڵان پرۆگرامە وردۆ دەبخینە سەر ڕێکە
کە بەڕێز بەڕێوەبەری گشتی جەختێکی لەسەر کردوێتەوە وەزیری تەندروستیش هەمانگی لەگەڵا کردوین هاوکارمان بۆ لەم ڕێگەیە. ئەمە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەمیان بریتیە لەو خزمەت گوزاریانەی کە بۆ نەخۆشی شێرپەنجە پێشکەشەکرێ هەل لە دیاریکردنی نەخۆشیەکە لەو جۆرە پێشتە گەریانەی کە لە شارەکەمان و لە وڵاتەکەمان ناکرێت لەگەڵ چارەسەری کیمیایی، چارەسەری هۆرمۆنی، چارەسەری بایۆلۆجی و لەگەڵ بۆ هەندێک جۆری شێرپەنجە جگە لە شێرپەنجە نەخۆشی سەرەسیمیا کە چەندین مۆخی ئێسک ئەکرێت کە ئەمە بە سەرکەوتوانە ئەتوانین بڵین یەکەم سنتەری سەرکەوتووی چاندنی مۆخی ئێسک کە تەنزیکی 150 حاڵەتی سەرکەوتوی چاندی مۆخی ئێسکمان تیا کردووە بە هاوکاری تیمە ئیتالیەکانمە لەگەڵمانە کە توانیمانە ئەم چەمکی خزمەت گوزاریش بخینە بەردەست هاوڵاتیەکانمان. یەکێک لە چەمکە گرنگەکانی کەش بریدیە لە چارەسەر بە تیشک کە ئەویش سنتەرێکی پێشکەوتوو کە هاوڵەکانمان و هاوپیشەکانمان لەو سنتەرەش کە توانیانە شەو بخەنە سەر ڕۆژ و 24 کاتژمێری بتوان خزمەت گوزاریەکان بەو ئامێرانی کە لە دەستیانایە بتوان باشترین خزمەت گوزاری پێشکەشی نەخۆشەکانمان بکەن. بە شێوەیەکی گشتی ئەمە چەمکی خزمەت گوزاریەکانمان بوو، بەڵام ئێشتا ئەمە ئەوەنێ کە ئێمە ئاواتمانە ئەوە نیە کە گەشتمن دەستان دەرێت. یەک بۆ نمونە یەکێک لەو چەمکانی کە زۆر گرنگە بەلامانەوە کە ئێستا لەگەڵ تیمێکی ئەمریکی هاوکارین کە بتوانین سنتەرێکی پێشکەوتوی ڕاهێنانەوەی جستەیی نەخۆشەکانمان ئامادە بکەین. ئەمە لایەکە بووە نەخۆشەکان لایەکشەوە بۆ کارمان دەکەنە بۆ پارێزگایی لە ئاستی تەندروستیان کەمە تا کۆتایی پلان وایە تا کۆتایی 2019 بتوانین ئەم سەتەر بخەینە سەر پێ کە بە هاوکاری لەگەڵ زانکۆیەکی ئەمریکا بێ بە پێوەرینە دەوڵەتەکانە بێ بە یەکێک لە تاکە سنتەرەکان کە توانێت بە پێوەرێکی نێودەوڵەتی خزمەت گوزاری ڕاهێنانەوە لە بواری شێرپەنجە، لە بواری سەلەسیمیا و لە بواری هیمۆفیلیای پێشکەش نەخۆشەکانمان بکات. ئەمێ ئاماژە بە شتێک کەش بم کامە بۆی کە هاوڵاتیان بەرچاوڕوونێکیان هەبێ خزمەت گوزاری نەخۆشخانەی هیوا تەنها بۆ شێرپەنجە نییە. ئێمە بەشێکی گرنگی نەخۆشخانەی هیوا کاتوانم بڵێم لە سایە 60 نەخۆشەکانمان بریتین لەو نەخۆشانەی کە نەخۆشەکانی خوێنیان هەیە بەو پێی کە هەموو ئەو پزیشکە پسپۆرانی کە پسپۆریان لە نەخۆشەکانی خوێنە هەیە لە نەخۆشخانەکەی ئێمە جگامان بۆتەوە لەبەرەوە بەشێکی گرنگی نەخۆشخانەکەمان بریتیە لەو نەخۆشیە خوێنانەی جگە لە نەخۆشی شێرپەنجەی خوێنن و جگە لە شێرپەنجەی ڕقم. ئەمەی کە لە داتاکانی ئێوە ئەڵەیە ئەو شێرپەنجانەی زیاتر خەڵکە کوژن لە شاری سلێمانی بریتین لە شێرپەنجەکانی لیوکیمیا، ئینجاسیەکان، ئینجا کۆموکۆڵان، ئینجا مەمک. مەرجە هەرچی تووشی نەخۆشیە بوو بمرێ نا وتمان لە ساانەوە نەژین و لە سادایان ئەمرن، بەڵام بۆ لە سلێمانی لیوکیمیا لە هەموو زیاتر خەڵکە کوژێ. وەکو وتم نەخۆشی خوێن شێرپەنجەی خوێن زۆر کتوپڕە، زۆر کوشندەیە، زۆر دڕندەیە، بۆیە پێویستی بە خزمەت گوزاریکی زۆر چڕ و پڕ و تێر هەیە لە بیدایەتی مانگی یەکەمە. ئێمە ڕێژەی مردنمان بەهۆی ئەم نەخۆشیەوە زۆر بوو، بەڵام خۆشبەختانە لەم 5 ساڵی ئاخیرە ئەم ڕێژەیە بە بەرچاو بەداتا دابەزیەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی لە هەموو بوارەکانە هەم وەکو کوانتیتی هەم وەکو کواڵەتی بەرەو پێشەوە چوین. خزمەت گوزاری تەندروستی لە ڕووی دەرمانەوە لە ڕووی خزمەتکردنی کەسیەوە زیاتر بووە، بۆیە ئەو ڕێژەی توشبوون و ڕێژەی مردن بە نەخۆشی شێرپەنجەی خوێن کەم بۆتەوە. جاکێکتر لە هەوا دڵخۆشکەرەکان لە شاری سلێمانی ئەوەیە کە ئێستێمە لە شاری سلێمانی نەخۆشخانە و سنتەرێکی تایبەتمان هەیە با چاندنی مۆخی ئێسک کەمە هەواڵێکی ێجگار دڵخۆشکەرە بۆ بەڕێزانی کە تووشی شێرپەنجەی خوێن بوون. هەر من خۆم ئێستا لەو شوێنە کار ئەەکەم جگە لە کاری پێشکەشکاری لەوێ و پزیشکێک کارەکەم لە سنتەری چاندنی مۆخی ئێسک و لە نەخۆشخانەی هیوا بە دەیان نەخۆشم بینیوەکە چاندنی مۆخی ئێسکیان بۆ کراو لە ئاڵلقەکانی داهاتووی چارەیە دەچینەوە سنتەرەش. کار لە 2016 خەریکی چاندنی مۆخی ئێسکن و تا ئێستا زیاتر لە 150 کردداری چاندنی مۆخی ئێسکراوە بۆ ڕزگارکردنی ژیانی توشبوانی شێرپەنجە. جا شێرپەنجەی خوێن جیاواز لە شێرپەنجەی خوێن ئەگەڕەمە بۆ شێرپەنجەی ڕەقەشانەکان. دیسانەوە توێژینەوەکەی ئەوە دکتۆر نەجمەدی لەم توێژینەوە دەرکەوتووە کە توشبوانی شێرپەنجەکانی پرۆستات و شێرپەنجەکانی کۆم و کۆڵۆن و مێشک
و بەستەرەشانەکان لە کوردستان زیاترە بەراورد بە وڵاتێکی وەک قەتەر کە زۆر جارەوە لە داتاکارەکان بەراوردکارەکانتان کردو لەگەڵاوانە بۆ لە کوردستان توشبوونی ئەم شێرپەنجەیە زیاترە تاکو قەتەر. بەڵێ ڕاستەکەی ئەمەی ئەو داتای کە ئێمە دەستمان کەوت لەو فترە زەمەنی 2006 بۆ 2014 ئێمە تاکە توێژینەوەکە دەستمان کەوت توێژینەوەکەی قەتەر بوو کە زۆر لێەوەی ئێمە نزیک بوو و ئەمان ئەتیمادیان خست بەسەر annual incidence rate ئێمەش annual incidence rateمان دۆزیبووە ژمارەی توشبوانی ژمارەی توشبوانی شێرپەنجە دابەش بەسەر 100,000 بەسەر ژماری دانیشتوانی شارەکە کەواتە بۆ نمونە لە هەر 100,000 کەسێکات چەند کەس توش بوو لەم ساڵەیە دابەشێکی بەسەر 100,000 کەسەکە بزانین ڕێژەیەکی عالەمیە بۆ شێوێت بەراورد دەکەین. ئێمە هەنی شێرپەنجەمان هەیە کە لەوەی ئەوان زیاترە هەنی شێرپەنجەمان هەیە بە ڕێژەی ئێمە زیاترین لەوان بەڵام هۆکارەکەی ناتوانین ئێمە بسەرمێن چکە پێویستی بە توێژینەوەی زیاتر هەیە و لێکۆڵینەوەی زیاتر ئایا بۆچی هەنێ جۆری شێرپەنجە لێرە زیاترە و ئەبێت تەبیعیش بێت لەبەرەوەی کە خۆتە زانی ئەنی گۆڕانکاری ژنگی یەکێک لە هۆکارە سەبەبەکانی توێژینی شێرپەنجە پەیوەندی بە ژینگەوە هەیە بیئە واتە environment کەواتە لەوچە environment ئێمە بە شێوەیەک تا حدێ جیابێت چەندە زۆر نزیکیشین لێکەوە لەوە چەندە ڕووی بڵین کۆمەڵگاوە زۆر لێکە نزیک بین لە ڕووی جوگرافیش زۆر لێکە نزیک بین بەڵام پێویستی بە توێژینەوەی زیاتری ناتوانین لێرە وەڵامی تەواوەتی ئەم پرسیارە بین. باشە جامێ سەرنجی بینەر بۆ ڕابکێشم بۆ نمونە شێرپەنجەی پرۆستات و کۆم و کۆڵۆن لەو شێرپەنجانن کە لەگەڵ بەسەرۆچوونی تەمەناگەری توشبوونیان زیاترە بێ و خەڵک خۆی هۆشیاری ئەوە بێ بچێ لای پزیشک پشکنی بکە لە کات هێزکردن بە شتێکە لەوانەیەکێ لە هۆکارەکانی کە لە وڵاتی ئێمە و لە شاری ئێمە لە شاری سلێمانی ژمارەکە زیاترەوە بێ کە خەڵک خۆی ئەچێ بۆ لای دکتۆر لە کات هێزکردن بە گۆڕانکاریەکە لەبەر دەستنیشانکردنی زۆرتر لەبەرەوە لەوانەیە ژمارەکە زیاتر بێ ئەوژەکرێ هۆکارێک بێ بە دڵنیاییەوە ئێمە باسیەوەمان کرد کە وەکو بە شێوەیەکی گشتی ئاستی هۆشیاری خەڵکی سلێمانی زیاترە بە دڵنیاییەوە کە شتێک بێ هەست بکە کە هەر ناڕێکێکی تازە هەبێت لە ئیشکردنی جەستی ئەو مرۆڤەیە ئەچێ بەدەمیەوە چێ بەلای پزیشک ئەمە وەکو شتێکی عام بەڵام وەکو وتم هۆکاری ژنگەی بە زیاتر توێژینەوەی لەسەرکەی ئایا جۆری خواردنەکەی ئێمە ئایا خواردنی ئێمە کە ئێمە ئەنی خەڵکی سلێمانی خۆزای حەزی لە خواردن زۆرە لەوانەیەش یەکێک لە هۆکارەکانە خواردنانی کە زۆر بڵین خواردنی گۆشتی سووری تیا بڵین چەوری زۆر خواردنی ئەو خواردانی کەوا کاتۆزێ کێش زیاب بکات ئەمانش یەکێکە لە هۆکارەکان لەوانەیە بە دڵنیاییشەوە سەربێنراوە لە وڵاتان کە هۆکاری ئێمە باسی ئەوەکەین کە هۆکاری جەستەی زیادبوونی کێش و وەرزشەکردن و خواردنی زۆر ئەمانە لەوەتە ببێتە هۆی هۆکارێک کە تۆشی زۆرێ لە جۆرەکانی شێرپەنجەی کۆندامی هەرس بکات. یەک پرسیاری کۆتاییم پرسیارێکی گشتیە بۆ سەر لەبەری توێژینەوەکە لە ئەی هەتاوەکو زەت من بە بینەرەکانم تۆ لە سەرەتاوم توێژینەوەی ئێوە کاتی خۆشی بە خۆشتم وتیانی بەڕاستی من کەی بینم هەست دەکەم پارچەیەکە لە هونەر تاکو شتێکی زانستی بێ ئەوەندە پێی سەرسام و کارێکی زۆر زۆر جوانە کە خۆم باگراوندێکی زانستی پاشقانێکی زانستی زۆر باشم هەیە ئەزانم توێژینەوەی باش و توێژینەوەی لە یەک جیاکەمەوە بەڵام بەگشتی بۆ بینەرێک ئەمە ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم چکە ئەمە لە ئەلامە قساکەین ئەم توێژینەوەی ئەمە دەکرێت ئەمەی جەنابتان کە توێژینەوەکەتانەوەی دەرخستووە لە ساڵانی 2006 تاکو 2000 کۆتایی 2006 تا 2014 ساڵانە لە 38 کەسەوە زیای کردووە بۆ 61 کەس ژمارەی توژمان لە 100,000 کەس بۆ شێرپەنجە لە ساڵ 2014 بۆ 2019 جارە بڵاوتان نەکردوێتەوە بەڵام لە کۆنفرانسە پزیشکیەکە پیشانەدا کە بەرز بۆتەوە بۆ زیاتر لە 70 کەس کە وای دەرخستۆ ڕۆژانە 5 کەس لە شاری سلێمانی دەستنیشانەکرێن بە شێرپەنجە کە بە تەسکەرە خەڵکی سلێمانی بەڵێ ئەم توێژینەوەی ئێوە ڤالیدە واتە ڕاستە پشتی پێ بەسرێ لە ڕووی زانستیەوە بە دڵنیاییەوە لە 100 پشتی بێ بەسرێ لەبەر ئەوەی ئەو داتای کێوێ هێمانەوە هەمومان پاکتاو کردەوە واتە یەک هەر ناوێکی دووبارە بێ لابراوە هەمووی بە تەسکەرە و بەهین بە ناو بەستنیای هەمووشی ئەو تۆمارانەی شێرپەنجەن چکە هیواجگە لە شێرپەنجە کاری خوێنیشە بە دڵنیاییەوە هەموو تۆمارەکان تۆماری شێرپەنجە نەک بەس خوێندە یان بڵێن بێنانی تیانە ینی شتە ئاسادەکانی تەنێت تەنها شێرپەنجە مەترسیدارەکانە بە دڵنیاییەوە ئەگەر بێت ئەم ژمارە حسابی ئێمە زیاد لە 100,000 نەخۆشمان بینیوە لە ماوەی ئەم 5 ساڵە بەس نەماوەی 5 ساڵەیە ژمارە ئەنی ئێمە ژماری تۆمارەت گەشتە 66,000 بەڵام خۆ ئەمانە هەمووی شێرپەنجە نییە ئەمەوی پاکتاو کراوە جا لەبەرەوەی کە هەموو 5 سەعات جارێک لە شاری سلێمانی کەسێک دەزیشانەکرێت بە شێرپەنجە کە بە تەسکەرە خەڵکی سلێمانین مە بەسمان تەنها ناو سلێمانینە بەڵکو سلێمانی و دەوروبەری پارێزگای سلێمانی بۆ هەمومان گرنگە کە بزانین چۆن خۆمان ئەپارێزین لە شێرپەنجە ئەوە هەڵەگرم بۆ کۆتایی بەرنامەکە پێش کۆتاییەکەی لە شاری سلێمانی سنتەرێکی بەناوی سنتەری ژیانەوە کە
ئەلێوێ بە بەکارهێنانی تیشک یارمەتی تووشوانی شەرپەنجەدەن بەڕێز دکتۆرشکار عوسمان پسپۆری ئەو بوارێ پسپۆری بواری چارەسەرە بە تیشک بۆ شەرپەنجە دەچینە سنتەری ژیانەوە پیاسێکی کورتەکەین بەیەکەوە اینجا دکتۆر شکارە دوێنین بۆی کە بەتان باس پێچتان بۆ کاو ئەگەڕینەوە خزمەتتان لەگەڵ. ئێرە سنتەری ژیانەوەیە بۆ چارەسەری شەرپەنجە بە تیشک یەکێکە لەو دامەزراوانەی کە پشگیرە بۆ هاوڵاتیان و تووشبووانی شێرپەنجە. جام پێم خۆشە لەگەڵ ما بن هەنگاو بە هەنگاو بە بەشەکان بچینە ژوورەبووی کە بزانین چی لێرە ڕوئایە. ئەم مانیوەڵی کە لە بەردەستی منە ئەمە ڕێبەری ئەم سنتەرەیە بۆ هاونیشتیمانیان و بۆ هاوڵاتیان دروستکراوە. تاوانەوە کە لێرەوە سیرەکەن ئەوەی کە ئەیبینن هەمووی بە پارە دروستکراوە پارەکەش زۆربەی زۆری پارەی حکوومەت یاریمی کوردستان و خێرخوازانە. بەخشەرانە بۆ نمونە لێرە دوو ئامێری لیناکەیە کە ئەو ئامێرانن کە تیشکەیەن لە خانە شەرپەنجەییەکان کە کارمەندان سەرقاڵی کارکردن لێرە بە سوپاس مەخسومان ئازێتەوە تۆزە لە کاتپانگرتون ئەمڕۆ ئەلێرۆ کە یەینی ژوورەوە زیاتر لە 6 ملیۆن دۆلارە بینین لە هەر بەشێک لەم بەشانەیە کە کارەکرێت سکرینەکەی بەرامبەری خۆتانە بینین کە لێرەوە ئێستا کارمەندەکان خەریکن بەبێەوەی کە ئێمە پەیوەندیمان پێیانەوە هەبێ خەریکن تیشک بۆ نەخۆشک بەکارهێنن بۆ چارەسەری شێرپەنجەکەی ئەگەر هاوڕێ وێن ئەگەر زەحمەت کێشێت و لەگەڵ ما بێتە ژوورەوە شێوازی ئەم شوێنەوە دروستکراوە کە وەک بەڕێوەبەری سنتەرەکە ئاماژەی پێدات لە مەیزە چێ مەیز ئەو شوێنەیە کە تیاون نەبیت بۆچی هەمووی پێچاو پێش دروستکراوە لەبەری کە تیشکەکە نەگەڕێتەوە کارمەندانی ئێرش کە خوان ئەیان یارمەتی خەڵک بن خۆیان تووشی شێرپەنجە نەبن جا بڕوان لێرەوە کە یەک پارچەیە بەڵکو جیاوازە کە دەیبینین ئێستەیەشێک لە کارمەندەکان یان دوان لە کارمەندەکان سەرقاڵن کە چارەسەری تیشکی بۆ یەکێک لە تووشبووانی شێرپەنجەکەن ئەم کارێک کە دەیبینن کارێکەکە کاری دەستە جەمعی هەمویان بەیەکەوە خەریکن حکومەت پزیشکان کارمەندان هەر ئەلێرە بۆ نمونە ژوورەکەی بەرامبەرمان چارەسەر بە لێزەر و سیتیسکان هەیە کە ئەمە بەکارەهێنرێت بۆ ئەوەی کە دووبارە جۆری تری چارەسەر بە لێزەر بکرێت جا ئەگەر بێن لەگەڵمەوە بە بەشەکانی تر کە من هەوڵێن بەکەم و کورت و پوخت بیبڕێنمەوە وەک بۆمان باسکردن لە سەرتاسەری دنیاە چارەسەری پزیشکی چارەسەرێکی دەستە جەمعیە پێکەوە کارەکەن ئێستا بۆ نمونە لێرە ئەم بەڕێزانە دانیشتون سەرقاڵی پلاندانانن کە لە بەشی فیزیان ئەگەر بێنە پێشەوە تەماشا بکەن ئەمە پلاندا ئەنێن بۆی کە نەخۆشێکی داهاتوو چۆن چارەسەرێکی تیشک وەرگێ لەکوێ چارەسەرەکە وەرگێ و چۆن چۆنی بێت کە ئەمانە کارمەندانن بۆ یارمەتیدانی پزیشکان ئەم کارانەکەن زۆر باشە هەر لە بەشەکانی ئێرە کە دووبارە باسێکینەوەمە بۆ خزمەتی ئێوەیە خزمەتگوزاریەکە کە لە ئاستی سنتەرە پێشکەوتەکانی دنیاە بە خۆشحاڵیەوە کە ئەمەش یەکێکی تر لەو شتانەی کە سلێمانی باتەوە پێش شوێنەکانی تر و خزمەتگوزارێکە کە لە هەولێر لە دهۆکیشەوە خەڵک بۆیە چونکە وەک دوجار میوانی بەردەمەکە بەتان باسەکات لە هەولێر ئەم جۆرە سنتەرە لە ئێستا لە کارە نییە هەر بۆ نمونە لەم بەشەکە پێوترێ براکی تەراپی ئەم بەشەیان کۆمەڵێک ئامێرە لە ڕێگەی وارەوە دەکرێتە ناو لەشی کەسەکانەوە بۆ نمونە ئەو بەڕێزانەی کە شەرپەنجەی کۆم و کۆڵۆن شەرپەنجەی ڕەحم و شەرپەنجەی هێلکەدان و شەرپەنجەی دەم و قوڕ و لووت و جویان هەیە کاران بۆ دەکرێت سڵاو ماندوو نەبن فەرموو لێرە خانمە پزیشکێک بە هاوکاری دوودانە لە کارمەندانی فیزا سەرقاڵی پلاندانان بۆ نەخۆشێک کە کاری بۆ دەکرێت گەرمێت چینە ژوورەوە کاک ئەمجد وەک ئەم بەڕێزە پێشتر ئاماژەی بە مندا ئەمە شێکلەوە ئەمەرانی کە بۆ هەستکردن بە تیشک بەکارەهێنرێت لە ژوورەوە دووبارەمەش بە شێوەی مەیز دروستکراوە کە لە ڕێگەی ئەم ئامێرەوە بەشێک لە چارەسەرەکانی تر بەکارەهێنرێت تاوەکو نزیک بینەوە جوکە جوک زیاتر بێت لەبەرەوەی کە تیشکمان زیاتر بەرەکەوێت جا بەڕێوەبەری سنتەرەکە بە منی و تا توانین لەم ژوورە کەم بمێنەرەوە لەبەرەوەی کە مەترسی بەرکەوتنی تیشکت زۆرە من لێرە بەجێتانێ هەڵم ئەچم بۆ لای بەڕێز دکتۆر شکار عوسمان کە پسپۆڕی چارەسەرە بە تیشک و بەڕێوەبەری سنتەری ژیانەوەیە بۆی بۆتان بدوێت چی لەم سنتەرە ئەکرێت ئێمە لە سنتەری ژیانەوە کە لە ساڵی 2009 دامەزاوە خۆشبەختانە تا ئەندەقەیە کاری بەردەوامتیایە
ئێستا خاوەنی دوو ئامێری لی ناچین کە تووشی دەرەشیە هەروە خاوەنی ئامێریشی ناوەچین کە بۆ هەنێ لە جۆرە نەخۆشەکان بەکاردێنرێت کە لە ئێستاتا تەنها بۆ نەخۆشەکانی ژنان و مناڵبوون ئەوانەی کە ڕەحمیان لابراوە ئێمە توانین لە سەنتەری ژیانەوە چارەسەری بۆ بکەین. ئەم سنتەرە ڕۆژانە نەخۆشی تازەمان بووە. ئێمە لە دوای ئەوەی کە لە ساڵی 2007دا کۆمەڵی پسپۆرمان لەم بوارەیە دەستەبەر بوو کە هەڵگری بڕوانامەی بۆرد و ماستەرن هەوڵمانە سیستمەکە جیاواز بکەین بۆ ئەوەی تاکە دکتۆرێک یاخود دوو دکتۆر سەرپەرشتی کۆمەڵێک لە نەخۆشیەکان بکە نەک یەک دکتۆر هەموو نەخۆشیەکان ببینێ لەم ڕوانگەیەوەمان کرد کە هەم ئەو زەخت و شتێک کە لەسەر دکتۆرەکەی کەم بێتەوە هەم دکتۆرەکە بتوانێت زیاتر و بەقوڵتر و بچێتە بۆ نەخۆشیەکە و چارەسەرەکەی بە چاکتر بۆ بکە. بۆیە بەگشتی کردمان بە سێ بەشەوە سیستەمەکان لە ڕۆژانی سێشەمە تا پێنجشەمەیان بینین هەر ڕۆژی زیاتر لە 20 نەخۆش بینین کامە بەگشتی لە ماوەی هەفتەیەک کاتە نزیکی 50 بۆ 60 نەخۆش لە ماوەی مانگەکە سەر و 150 بۆ 200 نەخۆش هی تازە یەت بۆ لامە. شێوازی چارەسەرکردنەکان بە تیشت دوو ئەمانجی سەرەکی هەیە یاخود ئەوەیە نەخۆشەکان ئێمە بۆ بنبڕکردن بەکارهێنین یاخود بۆ شێوازێکی لاوەکی بەکارهێنین. شێوازی لاوەکیەکە بۆ نمونە نەخۆشەکە بەهۆی نەخۆشی شێرپەنجەکەوە تووشی تەنگە نەفەسیەکی زۆر بووە یاخود مەسا درکەپەرکی فشارێکی چۆتە سەر لە قاچ کەوتووە یاخود مەسەلا میز ڕناگرێ یا لە هەنێک لە نەخۆشەکانی کە تووشی نەخۆشی خوێنبەربوون بوون کە ئەمانە چارەسەری لاوەکییان بۆکرێ بۆ بنبڕکردنەکان ئەو نەخۆشانن کە ئێمە توانین خۆشبەختانە ئەمەلێکی زیاتر بین نەخۆشەکان کە ئێمە بنبڕیەکەی نەخۆشیەکە ئەمەلێکی زۆریە بێ هەڵبەتە ئەم بنبڕکردنە پێویستە بە قۆناغی نەخۆشەکە بە تایبەتی و هەروەها نەخۆشیەکە باری تەندروستی لە چ بارێکدایە ئایا نەخۆشی تری هەیە یاخود بەهۆی شێرپەنجەکەەوە نەخۆشەکەی لە کار نەخۆشیەکەی مەسا زۆری بۆ هێنا و هیلاشی کردو. لە ئێستادا ئامارەکان لە سەرەتای دامەزرانەوە ئێمە بە نزیکی 140 نەخۆشێک دەستمان پێکرد بەڵام ئاماری ساڵی 2010 پێمانەڵێ کە لە سەر 1700 نەخۆش لە سنتەری ئێمە چارەسەری بۆ کراوە. ئەم ئامێرانی کە ئێستا ئەمانە کە دوو ئامێرە بەداخەوەتوانم بڵێم تاکە دوو ئامێرە لە کوردستانە کە کار دەکات ئامێرێکمان هەیە لە هەولێر بەڵام بەهۆی کۆنی ئامێرەکەەوە هەروەها ئەو مشکلانی کە تووشێ بێ وەستانی زۆربەی زەخت و شتەکە لەسەر سنتەری خۆمانە لەبەرەوەی کۆمەڵە تەکنیکیشمانەیە هەندێک لە زەختەکانی باشوور و خوار و عێراق و ناوەڕاستی عێراقیش هەمویان ڕوو لە ئێماکەن بۆ نمونە ئەو نەخۆشانی کە مناڵن کە بەنجیانەکرێ زۆربەی لە لای ئێماکەن چکە لە وڵاتە لە شارەکانی ترامە بەردەست نییە هەروە ئەوانی کە بۆ پێستیانەوە بە ئەلکترۆن ئەمانەش بەردەست نیە ئەمانە لە لای ئێماکرێن هەروە بەهۆی هەنێک تەکنیک و پێشکەوتوی سنتەرەکەمان ڕوو لە ئێماکەن. ئەگەر ئێمە باسی ستاندەردی جیهانی بکەین کە بۆی بزانین ئایا هەر وڵاتێک بەپی داریشوانەکەی چەندێ ئامەری پێویستە ئەتوانین بڵین بەلایەنی کەمەوە بۆ ملیۆنێ لە دانیشتوان یەک ئامێر پێویستە ئەگەر بینە سەر وڵاتە پێشکەوتەکان هەڵبەتە ئەمە ڕوو لە کەمبوونەکە لەبەرەوەی بۆ ملیۆنێک لە وڵاتێکی وەکو کەنەدا و ئەمریکا لە ملیۆنێکا 2 بۆ 3 ئامێری بەرەکەوێت کە کەواتە کاتە بۆ 500,000 ئامێر بەس ئێمە گەرگات و وڵاتی خۆمانە بەپێی ئاماری خۆمان بێ تەنها کوردستان پێویستی بەسەر و 6 ئامێر هەیە. خۆشبەختانە ئەو دوم ئامێر کە ئێمە لە ساڵی 2012 بۆمان کڕاو لە ساڵی 2013 تر بە تەواتی کەوتەکان ئەمە زەختێکی چاژی کەم کردەوە بەڵام لیستی چاوەڕوانی لەبەر زیابوونی نەخۆشەکە و ئامارەکەمان هەر لیستی چاوەڕوانیمان کەم نییە. خۆشبەختانە لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئامێرێکی تازە بۆ سنتەری ژیانەوە لە تەندەرینە کە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا لە مای ساڵە 2 ساڵە بە سنتەرێکی تازەوە کەوێتە کار و هەروە ئامێرێکی سنتەرێکی تازەش هەیە لە هەولێر کە بە 2 ئامێری تازەی لیناکەوە کەوێتە کار و هەروە لە پلانی شایە کە ئەو ئامێرە کۆنەی لە هەولێرەیە هەڵبژیرێت و ئامێرێکی نوێیان بۆدابنێن هەروە خەستەخانەیەکی تەواوەتی شێرپەنجە لە پلانە هەیە کە لە دووەک دامەزرێنێ بۆ چارەسەری شێرپەنجە بگشتی و هەروە ئامێرێکی
چارەسەری تیشکی تیادا. ئەوەی کە وای کرد کە ئێمە ئەم زەمبیلەی چارەوە ئاسەرەتای وەرزەی چارە تایبەتکەین بە شەرپەنجەوە بریتە لە گرنگی هۆشیاربوونی هاوڵاتیان ئێمە دەربارەی ئەم نەخۆشیە. ئەمە سەرستان بۆ ڕابکێشم من بە درێژایی 4 ساڵی کارکردم لە بواری میدیایە هەرگیز بەلای بابەتەکە ناڕۆم کە بۆ ژیانی ڕۆژانی خەڵک گرنگ نەبێت و بۆ داهاتووی خەڵک گرنگ دەبێت. ئەوانەی کە ئێمە یکە لە دەستگای میدیایی کورسات بریتە لە دروستکردنی ئەرشیفێکی نیشتیمانی بۆی کە ئێوە شوونەوەکانی داهاتووش هۆشیاری و زانیاری تەندروستیتان هەمیشە لە ئاستێکی باڵا بێت. ئەم توێژینەوەی کە لەم بەرنامە بەکارمە هێنا و لە بەرنامەکانی داهاتووشا زۆر جار بۆ یەگەڕێینەوە تەنها 5 لاپەڕەیە. بەڵام پێتان سێر دەبێت کە من 10 لاپەڕە نۆتم لەسەر نووسیوە 10 لاپەڕە تێبینیم لەسەر نووسیوەتەوە بۆ لەبەر گرنگی بابەتەکە و لەبەرەوەی کە زانیارەکانی ئێوە زیاد بکەم. جا لەوەی کە گرنگە دەربارەی شێرپەنجە و جۆری شێرپەنجەکان و کامیان لە هەمووی زیاترە ئاماری کۆمەڵی ئەمریکی بۆ شێرپەنجە ئەوەی نیشان داوە کە زۆرترین شێرپەنجەکان لە دنیای دەرەوەیە لە وڵاتی چۆک ئەمریکا بریتێ لە شێرپەنجەی سیەکان گەدە و جگەر کەچی لە کوردستانە بریتێ لە سیەکان و لیوکیمیا و لیمفۆما. لە شاری سلێمانیە بە پێی توێژینەیە کە دەرکەوتووە جۆرەکانی شێرپەنجە بە پێی ڕزبەندەکانیان ئەمانن بریتین لە شێرپەنجەکانی مەمک شێرپەنجەی سیەکان لیوکیمیا لیمفۆما کە لیوکیمیا و لیمفۆما بریتین لە دوو جۆری نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن و پاشەوە شێرپەنجەی کۆموکۆڵۆن و پاشەوە شێرپەنجەی پرۆستات و پاش ئەوە شێرپەنجەی هێلکەدانەکان. بۆ خۆپاراستن لە شێرپەنجە لە تەواوی دنیاە دوو جۆر هۆکارمان هەیە کە مەلابەم بۆی وەتان باس کرد. هۆکارێکیان بریتی لە هۆکارانی کە لە ژێر دەسەڵاتی ئێمەیە نین. بۆ نمونە ئەو ژینگەی شارانەی کە هەیە کە بەڕاستی شارەکانی مە لە چاو شارەکانی ترا زۆر خراپین بە تایبەتی سلێمانی سەوزترین شاری عێراقا دار بچێنن بۆی کە زۆرترین هەوای پاکژمان هەبێ. یەشی تر لە بابەتە ژینگەیەکان بریتێ لە شەڕ و شۆڕەکان کە کۆمەڵێکی زۆر وڵاتیمان پێ تێپەڕیوە و ئەوەش دیسانەوە دەسەڵاتی ئێمە نییە. پێتان سیر دەبێت کە وڵاتان شەڕەکانی خۆیان نەهێنە وڵاتەی ئێمەوە بۆ پاراستنی هاوڵاتیانی خۆیانە لە شێرپەنجەکان کە توێژەرەوەکانی ئەم توێژینەوەی وای بۆ چوون کە هەندێک لە هۆکارەکانی ئەو شێرپەنجانی خوێن کە لە وڵاتی ئێمە زۆرە ئەو هەموو شەڕ و شۆڕێکە عێراق پێ تێپەڕیوە ئەو هەموو کیمیابارانکردنەیەکە لە وڵاتە و لە کوردستانی خۆمانە ڕووی داوە. تەمەن و پێشینەی خێزانیش ئەمانە لەژێر کۆنتترۆل و لەژێر کاریگەری ئێمانین. بەڵام ئەوەی کە لەژێر کاریگەری ئێمەیە بریتێ لە خواردنی تەندروست هەتاوەکو سەوزە زیاتر بخۆن شێرپەنجە کەمترێ بێتەوە لە داهاتووە هەتاوەکو گۆشت زیاتر بخۆن هەتاوەکو نانی سپی زیاتر بخۆن شێرپەنجە زیاتر بێ لە داهاتووە دڵنیابن. کردنەوەی هەر دوکانێکی نوێ هەر ڕێستۆرانتێکی نوێ بۆ فاستفود بۆ خواردنی خێرا زیادکردنی ژمارەیەکی نوێی شێرپەنجەیە. بگەڕێنەوە بۆ خواردنە کوردەوارەکان بگەڕێنەوە بۆ زیادکردنی سەوزە بگەڕێنەوە بۆ زیادکردنی میوە. دوو ئەوەی کە زۆر گرنگە وەرزش و جوڵەیە ڕۆژانە نیو کاژمێر هەفتانە 5 ڕۆژ وەرزش کامەیە ئەوەیە کە خێرا ئەڕۆی ترپەی دڵە زیاکە کەمی عێراقەکەیتەوە. سلێمانی هەموو شارەکانی کوردستانیش گونجاون بۆ وەرزشکردن. سێ دووکەڵ مەکەن جۆرەکانی توتن بەکارمەهێنن جگەرە نێرگەلە ڤەیپ لە ئەڵلقەکانی ڕابردووی چارەیە زۆر کارمان لەسەرم بابەتەکە لە وەرزی ڕابردووی چارەیە کاری تریشی لەسەرەکەینەوە. توێژینەوە زانستەکەنەوەیان دەرخستووە کە لە 10 شێرپەنجەی سیەکان لە 10 کەس کە تووشی شێرپەنجەی سیەکانە بن 9 کەسیان جگەرەکێشن یەکێکیان جگەرەکێش نییە. واتە ئێمە ئەتوانین لە ڕێگەی کەمکردنەوەی جگەرەکێشانەوە شێرپەنجەی سیەکان کەم بکەینەوە. هەر توێژینەوە زانستەکان ئەوە نیشانەدەن ئەگەر بێت و ئێمە جگەرەکێشان کەم بکەینەوە کۆنتترۆلی جگەرەکێشان و نێرگەلەکێشان و ڤەیپکردن بکەین ئەگەر چی ڤەیپەکە کەمتر بەڵام جگەرە و نێرگەلە بە تایبەتی ئەوە ئەمەتوانین لە 3 حاڵەتی شێرپەنجە دانێشیان کەم بکەینەوە. بەڵام هەواڵی خۆشی شێ دەربارەی شێرپەنجە لە سلێمانی شێرپەنجەی ملی ڕەحم کێچێکە لە شێرپەنجە بڵاوەکان لە دنیای ڕۆژئاوایە لە شاری سلێمانی زۆر کەمە بۆ لەبەر ئەو پەیوەندی کۆمەڵایەتە تونند و تۆڵێک ئێمە هەمانە لە شاری سلێمانی و لە کوردستان بەگشتی لەبەر وابەستە کۆمەڵایەتەکان و وابەستە ئاینەکان کە خەڵک لە دەرەوەی خێزان تێکەڵاوی سێکسی و جنسی نییە کەمەش خۆی لەخۆیە هەواڵێکی خۆشە. جا دەربارەی هەواڵ
ئەو کاتێک کەسێک کە تووشی شێرپەنجە بێ پێی بڵێن یا پێی نەڵێن هەواڵەکەی بۆ باس بکەین یان نا ئەوە تەوەری ئەڵقەی داهاتووی چارە ئابێ دەربارەی شێرپەنجە و باس لەو پشگیریانەکەین کە بۆ نەخۆشانی شێرپەنجە هەیە هەتا ئەڵقەی داهاتوو ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری گزگەی میدیای کورسات قبول فەرمونون هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێ شەوتان شاد و خواتان لەگەڵ